بینەرانی خۆشەویست، ئەم بابەتە کە پێشکەشتانی دەکەم کورتکراوەیە یەکێک لە نووسراوەکانی سەرگۆڵبێتوشیە بە ناوی 8 مارس و هیوا و هەوڵ و ئەرکەکانمان. ئەم بابەتە لە ساڵی 2011دا نووسراوە. تکایە تاکۆتای ئەم بابەتە لەگەڵمان بن. ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی نێونەتەوەیی ژنانە. 8 مارس لە سەرەتاکانی دامەزراندنیەوە زۆرتر بە خەباتی چەپ و کۆمۆنیستیەوە گرێدرا بوو. بەڵام ئەمڕۆکە دەبینین زۆربەی هەرە زۆری ژنانی هەموو جیهان بە یەکەوە یادی وەها ڕۆژێک دەکەنەوە و پێداگری لەسەر وەدیهێنانی مافە زەوتکراوەکانیان دەکەنەوە و ڕۆژی 8 مارسیش وەک هەموو ڕۆژە سمبۆلیکەکانی تر ڕۆژی پێداگریە لەسەر وەدیهێنانی مافە ڕەواکانی ژنان و ئازادی و یەکسانی بۆ هەردوو ڕەگەزی نێر و مێ. هەموو سەردەمەکانی پێشخۆمان شایەتی ئەوەن کە کۆمەڵگای مرۆڤایەتی ناتوانێت بەردەوام و سەرکەوت و بێگر و گرفت بێت بەبێ بەشداریکردن و هاوڕابوون و هاوکاری لە نێوان هەردوو ڕەگەزی نێر و مێ. بەڵام بەداخەوە تا ئێستاشی لەگەڵ بێت دابوونەرێتی باوی ناو کۆمەڵگای پیاوسالاری و بەتایبەتی ئەو وڵاتانەیە کە ئاین و دەسەڵات لە یەک جیان نەکراوەتەوە، زۆربەی هەرە زۆری کار و ماف و دەسەڵات لە بەرژەوەندی نێرینەدا واتە پیاو خۆیان دەردەخەن، چونکە لەو جۆرە کۆمەڵگایانەدا جۆرەها ڕێگا و شوێن دەگیرنە بەر بۆ کەمتر دەستگیربوونی هەلی کار و خۆ سەلماندن کە لێرەدایە زۆر کەس پێیان وایە کە نەخێر ئەو توانایەی کە لە پیاودا هەیە لە ژندا کەمترە، کە ئەمەش بە تەواوی پێچەوانەی سەلماندنی زانستیە. بەڕای من ژنانی کرێکار و کەم داهات دوو جار دووشاری چۆسانەوە دەبنەوە. یەکێکیان لەبەر ئەوەیە کە بواری ئابووریەوە خاوەنی سربەخۆی خۆیان نین و دووهەمیان لەبەر ئەوەیە کە ئەو کۆمەڵگایەی ئەوان پیا حکمی بەسەردا دەکات و بە دڵنیایەوە لەم بوارەشدا پشکی چۆسانەوەیان بەدەردەکەوێت. بەڵام دەبێ ئەو ڕاستیەمان لەبیر نەچێت کە ئێمەی ژن نابێت بە هیچ شێوەیەک لە شێوەکان دەستبەرداری مافەڕەوەکانی خۆمان بین و هەردەم یەکسان بوون لەگەڵ پیاو لە ڕاپەڕاندنی هەموو کاروبارێکی سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەدا دروشمی سەرەکیمان بێت. چونکە بە هەر ڕادەیەک لە کەمتر بەشداربوونی ئێمەی ژن لە بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتیدا هەر بەو ڕادەیەش بەشدار نەبوونمان دەبێتە هۆکاری کەمبوونەوەی دەرخستنی توانەکانی ژنان و سەپاندن و کاریگەری خستنە ڕووی بڕواکانمان لەسەر ئاستی کۆمەڵگەدا. چونکە هەموو ئەو بڕیارانەی کە هەن و دەردەشن ڕاستە و خۆ کاریگەری دەخەنە سەر چۆنیەتی ژیان و داهاتووی ئێمەی ژن و هەموو مرۆڤایەتیش. دەبێ هەوڵ بدرێ ئەو کێشە و گرفتانەی ژنان لە ڕیشەی ئەسڵیەوە چارەسەر بکرێ و ژنانی کرێکار و زەحمەتکێش و ماڵداریش هان بدرێن بۆ زیاتر بەشداربوونیان لە بنیادنانی کۆمەڵگای بەشەریدا. ئەگەر وایە پێویستە ئێمەی ژن زۆر لێبڕاوانە هەر کەس لە ئاست خۆمانەوە هەوڵەکانمان بخەینە گەڕ بۆ بەشداری پێکردنی زۆرتری ژنان لە هەموو بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتیدا، بە تایبەتی لە بواری دەرکردنی بڕیارە چارەنووسازەکان. چونکە گرنگ ئەوە نییە کە ژمارە بەشداربوونی ژنان لە دەسەڵاتدا چەندە، بەڵکو گرنگ جۆری ڕادە و تێگەیشتنی ئەو ژنانەیە لە کێشە و گرفتەکانی ژنان و کۆمەڵگا بەگشتی. ئێمەی ژن هیچ کاتێک نابێ پاڵپشتی دەسەڵاتی وەستا و لە جێ خۆیدا بین. ئەبێ هەردەم و هەردەم بۆ بەرەو پێشوونی زیاتر هەوڵ بدەین. پێویستە زۆر بە جدی کار بکرێت بۆ تێکەڵکردنی ئەو ڕێکخراوانەیە کە ژنان لە ئاستێکی بەرزدا کاریان تێدا دەکەن، لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە کە لەسەر بنەمای هاوتەری بوونی کۆمەڵایەتی کار دەکەن بۆ ئەوەی ژنانی چینی هەژار و چەوساوەش بێنە گۆڕەپانی کاری بەکردەوە و گۆڕانێکی کۆمەڵایەتی گشتگیری لێ بکەوێتەوە. دەبێ ئەوەندە بوار هەبێ بۆ ژنانی کرێکار و چینی چەساوە و هەژار کە نەتەنها بە هەبوونی ڕێکخراوێک
کە ڕەنگە تەنیا هاوکار بن لە یارمەتیدانی کێشە سەرپێیەکانی ژیانی ڕۆژانە بەگشتی ڕازی بن، بەڵکو دەبێت زیاتر پێداگیری بکرێت لەسەر هاوتەریبوونی هەردوو ڕەگەز. من دەم هەوەی لە کۆتاییدا ئەوە دووپات کەماوکە نابێت لە بیرمان بشێت کە 8 مارس دەرئەنجام و ڕنگدانەوەی خەباتی ئەو ژنانە بووکە لە گیان و ژیانی خۆیان خۆش بوون بۆ بەدەستهێنانی ئازادی و یەکسانی بۆ هەمووان. 8 مارس و تێکۆشانی ژنانی کرێکار و پێشڕۆ هەردەم بە نەمری دەمێنێتەوە و هەردەم هاندەر و پاڵنەری نەوەکانی دوای خۆیەتی بۆ هەوڵدان بۆ بەدەستهێنانی مافە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگەدا. هەر بۆیە ئێمەی ژن پێویستمان بە دووبارە خۆڕێخستنەوە و بەڕێکخراوکردن و وشیاری تەواو هەیە بۆ بەرەنگاربوونەوەمان لە دژی ئەو بێمافیانێکە دەرهەق بە ژن و هەموو ئینسانێکی ئازادی خواز لە هەموو جیهان دەکرێت. سەربەرزی و خۆڕاگری بۆ بزووسنەوەی ژنان و پیاوانی یەکسانی خواز. بەرز و بەڕێز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.